زۆر جار لە فەرمانگە حکومیەکان داوا ئەکرێت داتای ڕووپێوی بە تایبەتی ئەزبێڵت و سایت پلان بە شێوەی فایلی GIS یاخود گۆگڵ ئێریەس واتە شەیفایل KML تەقدیم بکرێت. ئەمڕۆ بە بەکارهێنانی GPS های تارگێت باسی و عملیەتان بۆکەم. سڵاوتان لێبێ هاوڕێیانی خۆشەویست، مەسعود مەساحتان لەگەڵایە بە مەبەستی تۆمارکردنی ڤیددیۆیەکی دیکە لەسەر چۆنیەتی کارکردن بە ئامێنی GPS های تارگێت. خۆشەویستان، بۆی ئەو نوێگەریەی ئێستا لە های سێرڤای ڕۆت کراوە نەجاتمان بۆ لە ڕێگا تەقلیدیەکان کە تەنها بریتی بوو لە بەکارهێنانی GPS بۆ وەرگرتنی پۆین. ئێستا توانین لە مووقع ڕاستەخۆ داتای GIS ئامادە بکەین. بۆ ئەو مەبەستە ئێمە سەرەتا پێویستە پرۆژێکتێکی نوێ دروست بکەین، وەک کۆردینێت سیستەم تعریفکی پرۆژێکتەکەمان بکەین و هەنگاوی دوای ئەوە ئەچینە بەشی سێرڤای، لە سێرڤایە ئەچینە GIS. لە GIS دا ئەگە سەیری شاشەکە بکەن ئەم بەشەی دەسێ بەش پێک دێت. گرنگترین ئیشەکان لێرە ئەکرێن. لە بەشی لێر مەنەجمنت ئەچینە لێر، لە لێرە پێویستە ناوێکی بنەی، بۆ نمونە ناوێنین تری، و دوایەوە لە بەشی تایپ خۆتان نەزانن شەی فایل یان پۆینتە یان لاینە یان پۆلیگۆنە، ئێمە پۆینت هەڵدەبژێرین و لە بەشی ستایلدا ڕەنگێکی پێدەین. لە بەشی شەو لێبل ئۆن ماپ ئێمە ئەتوانین وێنەیەک لەگەڵا بگرین. ئۆکەیەکەی هەریەکە لەم بەشانە ئێمە ئەتوانین ئیدیتی بکەین، سیلێکتیەکەی دواتر ئیدیت. لە بەشی نێمی ئەمە کورد دەکەینەوە، ئانووسین پۆین لە ڕیمارکە ئەتوانی بە تەفاسلی بینوسی پۆین و ئەمە ئەتوانین بکەین بە تێکست. ئێستا ئۆکەیەکەی لە بەشی دووەمدا لە بەشی ئیمەیج سیلێک دەکەین، ئۆکەی. ئێمە ئەتوانین لە ڕێی ئاد لەیبڵێکی دیکە دروست بکەین، بۆ نمونە ئەنووسین گریمان، ئەمانەوێ بنووسین جۆری تریەکەمان چۆن بێت. ئەوەکەین بە تێکست. دواتر ئۆکەیەکەی. ئۆکەی. بەڕێزان، دوای ئەوەی ئێمە لێرێکمان دروست کرد بە ناوی تریەوە، هەنگاوی دوای ئەوە بریتە لە سێرڤایکردنی تریەکە لە مووقعە. ئێستا گریمان ئێمە ئەچین ئەو درەختەی بەردەممان سێرڤایەکەین، وەگە بینن ئێمە ئەمانەوێت سێرڤایەک بکەین لێرە بە ناوی تریەوە، بەنجێنن بە سێرڤایدا، وەگە بینن ئەو لێرانەی کە دروستمان کردن لێرە دەرەکەون. گریمان ئەنووسین پۆینتی یەک و وێنەیەکیشی ئەگرین ڕاستەوخۆ. توانی بەو شێوە وێنەکە تۆمارکەی، ئەتوانن ناوی وێنەکەش بگۆڕیت، و لە بەشی تایپدا ئەتوانی بنووسی ئەمە تریەکە تەمەنی گەورەیە ئۆڵد. ئێستا ئۆکەی دەکەین، وەگە بینین پۆینتەکەی بە کەزن کردین.
لەم بەشەی دووەمدا ئەو خاڵانەی خەزنمان گرتوون لێرە دەرەکەون. ئەتوانی بەسی لێکتکردنی و بینینی داتاکانت بەو شێوەیە سەیری بکەیت. هەنگاوی سێیەم لە بەکارهێنانی GIS ئەوەیە کە شێوازی ئێکسپۆرتکردنی داتاکانتە. لە بەشی سەرەوە بینن ئێکسپۆرت، لە بەشی فۆرمات ئێمە ئەتوانین بە هەر یەکە لە DXF شێفایل و KML داتاکانمان ئێکسپۆرت بکەین. ئێمە دووەم دانە هەڵدەبژێرین. لێرە ئاماژەی بەوە داوە کە نابێت لە 11 وشە زیاتر بنووسیت. ئێمە ئۆکەی دەکەین و لە لێرەدا شوێنی خەزنکردنی دیاری دەکەین لە ناو زاکرێ مۆبایلەکەمان. گریمان ئەمانەوێت لێرە دانرێت و ناوێکی بۆ ئەنووسین. ئۆکەیەکەین. بەو شێوەیە داتاکانمان ئێکسپۆرت دەبێت.